دکتۆر بەجەزا مححمود پسپۆڕی نەشتەرگەری ڕوخسار و شەویلگە خاوەنی بڕوانامەی بردم لەم بەشەدا وەکو هیوایەتێکی مناڵی خۆم کە پێشتر بەدەر ینی لەو بەڕێزانەی تر کە تەسیر و کاریگەری دایک و باوک یاخۆ کەسانی تریان لەسەر بووە من هەوڵم داوە بەشی پزیشکی تاواکەم و لەم بوارەدا کار بکەم وەکو ئەزمون لە خریجی 2010م لە کۆلێجی پزیشکی دوای ئەوە دوای 2 ساڵ لە ئیقامە توانیمە بێمە ناو ئەم پسپۆڕیەوە ینی لە 2002ەوە کار لەم پسپۆڕیاکەم وەکو مقیمەقدەم و وەکو خوێندکاری بۆرد بەڵام وەکو پسپۆڕی ورد وەکو شەهادە و بۆردەکە لە 2016ەوە کە تقریبان 6 بۆ 7 ساڵەکە من کار بە وردی لەم پسپۆرەتەکەم. ئەم بەشی ئێمە پسپۆڕێکی زۆر ورد و گرنگ و کەمە بەڕاستی لەم وڵاتی ئەمەیە کە چەند پسپۆڕێکی کەمین و بەدەست ژمارەمە بەدەست دەژمێرێ. ئەم پسپۆڕیە هیلاکەتێکی زۆر زۆریوێت تقریبان ئەگەر بیبژێرین 15 بۆ 7 ساڵەوێت تاوەکو لەو دقەیە کە لە کۆلێجی پزیشکی وەرەگیریت تاوەکۆبی بە ئەخسایەک تێدا. ئەم بەشی ئێمە هەر جوانکاری ناگرێتەوە، جوانکاری بەشێکە لە بەشەکەی ئەمە شکاوی ئەگرێتەوە واتە حەوادث ئەوانەی کە تووشی شکاوی ئێسکی دەموچاو بن یاخود بریناری و تەشەوهات و زیگماکی. هەروەها بەشی دۆمیشی بریتیە لە بەشی گرێکان ئیتر گرەی شێرپەنجەیی بێت یاخود گرەی حەمیدە بێ یاخود ئەوانەی کە پیانەوترێن ناشێرپەنجەیەکان لەسەر و ملا. هەروەها بەشی جوانکاری کە ئیتر ئەوەیە کە لە ناو خەڵکدا باوە بریتێکە لە جوانکاری لوت و ڕاکێشانی پێستی دەموچاو و پێڵوی سەر و خوار و جوانکاری ئێسک بە تایبەتی ئەوانی شەویلگە یان لە پێشەوە یاخود لە دوای یاخود بە پێچەوانەوە یاخود ناڕێکە زگمایەکەکان یاخود دروست نەبوونی ئەو شوێنێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ بۆ نمونە گوێچکە چاو لوت و دروستکردنەوەیان بە پارچەکانی تری جەستە یاخود بە کۆمپیوتەر بە ئێسکێکی دەستکرد بۆیان دروست بکەینەوە. هەروەها بەشێکی تریش لە کارەکانمان کارە نانەشتەرگەریەکانە ئەوەی کە باسمان کرد پێشتر کە بە شێوازی نەشتەرگەری ئەنجامەدرا ئەو کارانی تریش کە کۆزمەتیکی پێوترێ ئەو بوارانەی کە تر کە نەشتەرگەری نین وەکو فیلەر و بۆتۆکس و پلازما و چەند کارێکی تر وەکو دیارە و باوە لە ناو هاوڵاتیانە بۆتۆکس بەکاردەهێنرێ بۆ زەعیفکردن یاخود لاوازکردنی ماسولکەیەکی جسمی ئینسان بۆ نمونە ناوچوان و قەراغی چاوەکان و هەروەها فیلەریش بۆ پڕکردنەوە یاخود جێگیرتنەوەی بەشێکی تری ئەندامەکانی لەشە بۆ نمونە گەورەکردنی ڕۆمەد یاخود لێو یاخود هەر شوێنێکی تری شوێنەکانی تری جەستە. هەروەها مەبەستێکی تری شەر هەیە لە بەکارهێنانی فیلەر بۆ نمونە بۆ پڕکردنەوەی چاڵ و چۆڵەیەک کە لە حادیسەیەکەوە دروست بۆ یاخود لە دوای نەشتەرگەریەکەوە دروست بۆ نمونە چاڵێک لەسەر لوتی نەخۆشێک دروستەوێ نەخۆشەکە حەز ناکات نەشتەرگەریەکە دووبارە کاتەوە ئێمە توانین بە فیلەر بۆی ڕێکەینەوە خۆت ڕێکاری پێوترێ. ئەمڕۆ هەڵەسین بە ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری پێڵووی سەرەوەی چاو. نەشتەرگەری پێڵووی سەرەوەی چاو بریتە لەو نەشتەرگەری کە بە بەنجی خۆجیایی یاخود مۆزوعی هەڵەسین بە بڕینی پێستی سەرچاوی ئەم چارەخوازانە. ئەم نەشتەرگەریە تقریبان نیو سەعاتێکی پێچێ کە ئیشکردنەکە 10 دقەش بۆ بەنجەکە ینی بە هەموویەوە تقریبان سەعاتێکی پێچێ ئیشەکە. ئێمە لەم نەشتەرگەریە هەڵەسین لە دوای ئەوەی کە خەتووە خەتووەکە بۆ نەخۆشەکەی شیەکەینەوە چۆنەکرێ و ئەم پرسیارانی کە بڵێن ئێستا ڕوونیەکەینەوە بۆی شەرحەکەن پێشوەخت هەڵەسین بە وێنەگرتنی تایبەتی نەخۆشەکە پێشوەخت بۆی دوای ئەوە پاش فترێک 2 مانگێک وێنێکی تری لەگەڵا گرینەوە بە هەمان شێوە بۆ ئەوەی کە بزانین فەرقەکەی چۆنە و چ شتێک
کراوە بۆی و خۆشی عادەتەن نەخۆشەکان پێیان خۆشە بێ دەرەنجامی نەشتەرگەریەکە ببینەوە. ئەم نەشتەرگەری هەروەکو وتمان کە بەبەنجی خۆجێی ئەیکەین هەڵەسین بە بڕینی پێستی سەرچاوەکە یاخود پێڵووی خوارەوە بیان پێستی ژێرچاوی لە هەمان کاتە ئەو ماسوولکە زیادەیە کە هەیەی یاخۆدەوەی کە داکەوتووە زیادەکەی بڕین و هەڵەسین بەتونکردنەوەکەی ئەنجا ئەگەر چوریش هەبێت چوری دەرپۆقیوی زیادە ئەوانەی کە شۆڕ بۆتەوە بە هەمان شێوە هەڵەسین بە بڕین و یاخود گواستنەوە پێوەترێ ترانسفەر گوازینەوە لە شوێنێکی تر و دوای ئەوە ماسوولکەکان تۆنەکەینەوە و دیسان پێستەکە ئەدورینەوە بە شێوەیەکی زانستی. بەخێر بێ نیگارخان وەکو بۆم باس کردی کە نەشتەرگەری چۆنەوە چۆن نەکرێ حەزم کردوتم بزانم هیچ ئیزافەیەکت هەیە هیچ پرسیارێکت هەیە هیچ شتێک هەیە تێنەگەشت بێتی بمانێ ڕوونکردنەوەی زیاتری بۆ بین هیچ پرسیارێکم نییە کاک دکتۆر زۆر چاکە ئینشاڵڵا ئێستا دەست پێەکەین و ئینشاڵڵا خەتووە بە خەتووە بۆ بینەرانیش و بۆ ئازیشتی ڕوونەکەینەوە. ئەم هێڵکاریە لە خانمان و پیاوانە فەرقی هەیە بۆ خانمان بە نوعێکە و بۆ پیاوان بە نوعێکترە بۆ نمونە لە خانمانە ئەم مەسافەی هێڵی برژانگی لەگەڵ هێڵی خوارەوەی بڕینەکەت ئەبێ زیاتر بێ لە چاو پیاوانە بە پێچەوانەوە لە پیاوانە ئەم مەسافەیە کەمترە بێ لە خانمانە زیاتر حەزەکەن مەسەلەن ئەم قەراغی چاویان تونکردنەوەی بۆ بکرێ بۆی گەنجتر و شێوازێکی بەیامی هەبێ لە چاو پیاوانە لە پیاوانە ئەم دیاردەیە نییە زیاتر حەزەکەن بەس زیادەکەی ببڕیت یعنی بەشە زیادەکەی ببڕیت و چاوێکی سوکەڵەتر و تۆزێک گەنجتر دەرکەوێت ئەگەنا لە خانمانە زیاتر تەڵەبێتیان زیاترە. ئەم بەشەی کە کەوتوتە نێوانی هەردوو هێڵەکەەوە هێڵی خوارەوە سەرەوە ئەم بەشەیە بە زیادەدا ئەندێ ئەم پێستە زیادەیە بۆ شل بووەتەوە هەڵەسین بە بڕینی ئەم پێستە و لە ژێری شەوە دەستکاری ماسوولکە و چەوریەکانی ژێر ئەم پێستاکەین. هەنێک کەس هەیە وازانێت چەوری زۆرە بەڵام لە کاتی ئیشەکەیە چەوری کەمە عنیکەکەیتەوە چەوری چاوەکەی ینی ئەو چەورێ داکەوتووەکاڵێم ئەوەی کە ئەگینە هەمومان کە لە دایکە بین چەوریمان هەرەیە خوا دروستی کردو بەوان بەس بەڵام ئەو بەشەی کە دەرپۆقیەوە و شۆڕ بۆتەوە باسی ئەو بەشاکەین تاوەکو ئیشەکە نەکەین و برینەکە دروست نەکەین نازانین چەورەکە بۆ شێوەیە خودنیاننا بەڵام هەنێک کەسیش هەیە لە دوورەوە دیارە ینی زۆر چاوەکەی زۆر داکەوتووە و ینی شێوازی دەرپۆقینی چەورەکەش ینی بەوازەحی بەڕوونی دیارە پێش وەخت. ئەم نەشتەرگەریە لە هەردوو ڕێگە زاوەکو باسمان کرد ئەکرێت خانمان و پیاوان بەڵام زۆربەی زۆری لە خانمان ناکرێ لەبەرەوەی خانمان زیاتر احتیمام بە بابەتی جوانکاری و کۆزمەتیکیان ئاساییە ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە بڵین لە هەموو عالەمە هەروایە بەنسبەت بەنجەکەەوە بەنجەکەشمان تەواو کرد هیچ بڕوا ناکەم ئازارێکی ئەو توی هەبوو بێ ئەم بەنجە تقریبان ساعاتێک بۆ ساعات و نییە گەمێنێتەوە ئەمە
کاتێکی زۆر لە مەکەم تریشمان پێویستە بۆی نەشتەرگەرێکە تاواکەین و نەخۆشەکەش پێش ئەوەی کە تەواو بوو ڕاستەوخۆ توانێت عیلاجی ئازارشکێن بشکێنە بەکاربێنێ بەر لەوەی کە ئازارەکەی دەست پێ بکات یا خودت بەنجەکە بەریباتەوە پێشوەخت ئەتوانێت ئەو عیلاجە وەرگێت. نەشتەرگەرەکەمان تەواو کردووە پیرۆز بێ. ئەم چاوە نابێ سەر تەقەڵەکانی تا 2 ڕۆژ تەڕی بکەیت بە هیچ شێوەیەک. لە دوای 2 ڕۆژەکە شۆگەر ئاوی بەرکەوت نابێ ئاوی گەرمی بەرکەوێ، ئاوی ساردیش ناسەرماوت ببێ، هەر ئاوێکی شلەتێنی ئاعتیادی و دواتر یەکسەر ڕاستەوخۆ وشکەکەیتەوە مەڵحەمی لێی. مەڵحەمەکانیش ناچیت ئەوەنی لێبەی بچێتە ناو چاو بە شێوەیەکی خەفیف بەکەمی ئەتوانی بە سەر تەقەڵەکانی پێچەوەرکی باشە ڕۆژی 1 جار بۆ 2 جار بەپێی مەجای خۆت تەڕیکە باشە. وەکو چوونە بەر سۆپا و گەرمی و ئەو شتانە باش نییە لەبەرەوەی ئاساوی زیاکە. عادەتەن جەوی سارد باشترە، جسم مشتی خۆت داپۆشە ئاسایی، یعنی بڵین شەر نییە کاڵین سەرما باشترە ئەوەیەکە هەموو گیانت خۆت نەخۆش بخەی، هەر بەس تەنانەت بەس سەر چاوەکەیە هەڵا وشتی گەرمی بەر نەکەیەوە نەچیتە بەر سۆپا لەبەر سپلیتی ڕاستەوخۆ هەوا گەرمەکە لێت بە. ئەم لە کاتی خەوتنە عادەتەن ئەم فترەیە تاوەکو تەقەڵەکان دەرێن ئەگەر بتوانانی لەسەر پشت بکەوی باشترە و یەک تۆزیش سەرێ بەرزتر بێ، واتە ئاستی سەرێ لە ئاستی قاچە تۆزە زیاتر بێ بەرزتر بێ باشە. ئەمیش دوای هەفتەیەک ئەگەڕێتەوە بۆ لامان بۆی تەقەڵەکانە بۆ لابین تەقەڵەکان بە شێوەیەکی دفن دووریمانەتەوە ئەو ئەزیەت و کاتی ناوێت کە زۆر کاتی دانە لێ بکەینەوە شێوەیەکی دفنەوە زۆر ئاسانە هەمووی تقریبان دقەیەکمان پێچێ بۆ لابردنەکەی و ئەگەر سەهۆڵیشت دانا بۆ لەسەر برینەکە داینانی لەسەر ناوچەوان دانی و لەسەر ڕوومەت دانی ئەنی لەسەر چواردەوری تەقەڵەکان دانی باشە و بە هیوای تەندروستیەکی باش ئینشاءالله. سەلامەت بی ئاخوا پیرۆز بێ. ئەم نەشتەرگەریە ئەگەر پێویستی بێ لە نەزەڕورەکەی بێت چکە هەر جوانکاری نییە، جاری وا هەیە چاوێکی نەخۆشەکە داکەوتۆ هەر لە زگماکیەوە پێوترێ پێڵووی چاوی داکەوتوو یاخود پتۆسی پێڵێن، ئەمە ئەتوانرێت لە تەمەنە مناڵەکانی شا بکرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر لایەنە جوانکاریەکەی بگری نەبەر تقریبا لە دوای باڵغبوونەوە ئەتوانن لە دوای بەڕای من لە دوای 20 ساڵەوە باشترە نەگەشت 10 ساڵەوە ئەتوانن بیکەن. ئەویش طبعاً اعتیماد دەکاتە سەر بڕیاری بینی نەخۆشەکە و دکتۆرەکە بە هەردووکیان قەرارەیەن. زۆر جار نەخۆشەکە لەوانەیە پێویستی پێی نەبێ دکتۆرەکە بۆی نەکات، بەڵام جاری واش هەیە لەوانەیە نەخۆشەکە چاوی کەس بوو بێ خۆ دکتۆری چاو پێوتی بێ بۆ نمونە ئەبێ پێڵووی چاوەکە بکەیت ئەو خۆی ئەوەی لە خیاڵانە بووێ ڕاستەخۆی بۆ لامانە ئێمەش بەپێی بڕیاری پزیشکی چاوەکەی نەشتەرگەرێکی بۆ ئەنجامەیە، یعنی لە هەموو تەمەنێکە ئەکرێ، بەڵام ئەگەر زگماکی بێ لە مناڵی ئاکرێ، ئەگەر بۆ لایانی جوانکاریەکە بێ یاخود پێویستی بێ باشترە لە دوای باڵغ بوونەوە بکرێت. یەکێکتر لە نەشتەرگەری باوەکانی تر بریتە لە دروستکردنی چاڵ ڕوومەت، نەشتەرگەری چاڵ ڕوومەت. ئەم نەشتەرگەریش هەر بەبەنجی مۆزۆعی ئەکرێ عادەتەن
و کاتێکی زۆر کەمتریەوێت تقریبان دەقە چارێکێکیوێت و لە ناو دەمەوە کرێ بۆی هیچ برینێک لە دیوی دەرەوەی نەخۆشەکەەوە دیار نەبێ. ئەم نەشتەگەریە بیدایەت دە ڕۆژ یەکەم تاوەکو ئاوسایی و شتە نیشێتەوە. چاڵەکە لە کاتی پێکەنین و وەستان و جوڵە و غەیری جوڵەشە هەر دیارە بێ، بەڵام لە دوای دەڕۆژەکەەوە عادەتەن بەس لە کاتی جوڵە و پێکەنین و قسەکردە دەرەکەی وەکو کەسێکی ئاسایی. جا ئێستا حەزەکەی لە چ لایەکیانەوە بۆ بکەم؟ لای ڕاستێکی طبعاً لە لای ڕاستەوە زیاتر بڵێن چکە زۆربەی خەڵک ڕاستەوانەیە عادەتەن ڕاستمی سەڵفیشتەگرن لای ڕاستیان زیاتر دەرەکەوێت بەسەر چاو. ئەم چاڵە ڕوومەتە لە هەردوو لاشەکرێ بەس بەڵام عادەتەن زۆربەی تەڵەبیە لەسەر یەک لایە لەبەرەوەی زۆر زەحمەتە بتانی هەردوو چاڵەکە لە یەک شوێنە بکەی یاخود بە یەک شکڵ دەربچێ و بەنسبە بە شکڵەکەشەوە چارەخوازەکە بە دڵی خۆی تەحدیدەکە هەمانە لە شێوەی خەتایە هەمانە شێوەی چاڵێکی تیژە هەمانە چاڵێکی قوڵ و تۆزێک گەورە دەرەکەوێت شکڵەکەشی بە پێی خۆمانیانی بە پێی ویستی خۆمان دەرەکەین پێویستی بە تەقەڵ دەرهێنانیش نییە مەوەکو نەشتەرگەری تر نییە عادەتەن ئەدی پێ بکەنە بۆ زیاتر وەکو هەموو نەشتەرگەرێکی تر هێڵکاری بووەکەین بیدایەت و دەست پێکەین ئینشاءالله. ئەو کەسانی کە چاڵیان هەیە خۆی لە شێوی سروشتیە ئەمە ئەگەر لەلایەنە پزیشکەکەەوە سێری بکەی خۆی ڕاستە شتێکی جوان و سروشتیە بەڵام خۆی لە ڕاستیە نەقسە یعنی ماسولکەیەکمانەیە هی پێکەنینی پێوەترێ بە کوردی بکسینێتر مەسڵ لەم ماسولکەیە خۆی دیفێکتێکەیە بە کوردی پێوترێ خەلەلێک هەیە لەو ماسولکەیە قرتاویەک هەیەتە ئەگەر ماسولکەکە ئەمە هەمووی بێ لە شەیەکی ئاساییە ئەو دیفێکتە ئالێرە قرتاییەک هەیە هەموو کاتێک لە کاتی جوڵەیە پێستەکە ڕاکێشێتەوە ناو و ئەو چاڵە دروستە بێ ینی ئەوانی کە خۆیان چاڵیان هەیە ڕاستە جوانە و سروشتیە بەڵام خۆی لە ڕاستیە خەلەلە ینی خەلەلێکە لە ناو ماسولکەکە ئێمەش کە ئەم ئیشاکەین ئەبێ هەمان شێوە خەلەلێک لەو ماسولکەیە دروست بکەینەوە ئەبێ ئیش لەسەر ماسولکەکەکەین ئەگینا ئیشەکەمان سەر ناگرێت تەنانە ینی ئەوە نیە تەناکوونیەکەیت و تاو ئەبێ ئیش لەسەر ماسولکەکەکەین ئەو ماسولکەیە خەلەلێکی تا دروستەکەین بۆی برینێک دروست ببێت ئەو برینە کە دروست بوو لە ناوەوە کە چاکە بێتەوە تووشی ڕەقبوو نەبێ ئەو شوێنە و چاڵەکە دروستەکە ئەگەر چارەخوازەکەش بۆ نمونە بە دڵی نەبوو بە هەمان شێوە توانین لای بەرینەوە ینی بیسڕینەوە بێ ئەو خەلەلە بدوورینەوە بەڵام تا ئێستا کەسێکی وانە هاتەوە بەلامان ویستی بێتی ئەم کارەی بۆ بکەینەوە بارە ئاسایە پێشۆکەی خۆی یاخود کەسێک خۆی لە سروشتیا چاڵی هەبوو بێت و هاتی بێ بۆلامان بڵێ بۆمان لابەرە بەڵام خۆی لایەنە پزیشکێکی ئەوەیە ئەبێ و ماسولکەیە بدوودیتەوە و بیخێتەوە باری ئاسایی خۆی ڕێشاڵەکان.